خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان، خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وَلِكُلِّ وِجْهَةٌ هُوَ مُوَلِّيهَا فَاسْتَبِقُوا الْخَيْرَاتِ. هەر لەسەر ئەم ڕووی زەویە مرۆڤەکان وان هەر کۆمەڵە مرۆڤێ هەر کۆمەڵە خەڵکێ ڕوویان کردوتە قیبلەیەک، هەر یەکێ و ڕووگەیەکی خۆی هەیە، هەیە نەسرانیە، هەیە جووە، هەیە مشکە پەرستی، هەر یەکێک و ڕێگایەکی هەیە. ئێوەش ڕێگای یەکخواناسی و یەکخواپەرستیتان گرتوتە بەر، ڕێگای حەقتان گرتوتە بەر. دەی کەوابوو فەستەبیقوا الخەیڕات، کەوابوو پێشبڕکێ بکەن لە بەدەستهێنانی خێر و چاکەکانە. دنیا فرسەتە، هەموو ڕۆژێ ئینسان مەجالی ئەوەی نییە. خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کەوا پەلە ئەکەن، تەمەنی کورتی ژیانیان پڕ ئەکەن لە خێر و چاکە، پێش ئەوەی بگەن بە ڕۆژگارێک کە مەجالی چاکەکردنی تیان نییە. خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کە خۆیان ئامادە ئەکەن پێش ئەوەی قیتارەکە تێبپەڕێ، ئەوان ئەگەنە مەحەتە و ئەوەستن چاوەڕوانی قیتارەکە ئەکەن بۆ ئەوەی سواری ببن، پێش ئەوەی تێبپەڕێ کە تێپەڕبوو ئیتر ناگەڕێتە دواوە ئەو قیتارە. قیتاری عمری ئینسان کە تێپەڕبوو ناگەڕێتەوە، ووعدی خۆی هەیە و ئەجەلی خۆیشی هەیە کە گەیشتە ئەو کاتە تەواو ئیتر ئەو ناوەستێ چاوەڕوانی تۆ بکە. حەسەنی بەسری تابعی تەلەبەی سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ سەیرم دێ لە قەومانێک لە خەڵکانێک کەوا پێیان وتراوە خواردن و زای خۆتان ئامادەکەن بۆ سەفەر نزیکە و سبەی ئەکەوینە ڕێ، بەڵام ئەوان هەر خەریکی یاریکردن و گەمەکردنن تا کاتی ڕۆیشتنەکە دێ هیچیان ئامادە نەکردووە. ڕۆژێکیان پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئامۆژگاری یەکێک لە ئەسحابەکانی ئەکرد، ئەوترێ عەبدوڵڵای کوڕی عومەری کوڕی خەتابە، خوای گەورە لە خۆی و لە باوکیشی ڕازی بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو پێنج شت بەدەست بێنە هەوڵدا لە دەستی خۆتی دەرمەکە پێش ئەوەی پێنج شتی تر بێتە سەرتا. ئیغتەنیم خەمسەن قەبلە خەمس، شەبابەکە قەبلە هەرەمیک، گەنجێتی خۆت بە ئیستیغلال بکە، سوودی لێ وەربگرە، خێر و خێراتی تیا بەدەست بێنە پێش ئەوەی پیرێتی بێتە سەرا. خۆشەویستەکانم، ئەو پیاوە ڕیش سپیانەی کە لێرە دانیشتن و پشتیان چەماوەتەوە خوای تەعالا ئاخر خێریان کا و حتا ئەو ڕۆژە ئەمێنن ئەهلی تاعەت بن، ئەوانە ئێستا قەدری گەنجێتی ئەزانن، ئەوانن کەوا ئەڵێن یا لەیتە الشەباب یعود یوما فأخبره بما فعل المشیب. خۆزگایە گەنجایەتی جارێکی تر بگەڕێتەوە تا پێی بڵێم پیرێتی چی پێ کردووم. بەڵام ئەگەڕێتەوە مام حاجی، ئەگەڕێتەوە یەک ساڵتر ئەتوانی بڕۆیتە دواوە، ناگەڕێتەوە. گەنجە جوانەکان، فرسەتە ئەم گەنجێتیەی کە ئێوە هەتانە ئیستیغلالی کەن، چاکە و چاکەکاری تیا بەدەست بێنن پێش ئەوەی پیرێتی بێتە سەرا. وەصیحەتەکە قەبلە سەقەمیک، لەش ساغیتان پێش ئەوەی نەخۆشی بێتە سەرا. خۆشەویستەکانم، تەندروستی نیعمەتێکی زۆر گەورەیە، تاجێکە وەکو پاشایەتی، وەکو تاجی پاشایەتی، بەڵام کەس هەستی پێ ناکە ئیلا ئەو کەسانە نەبێ کە نەخۆشن. کە ئینسان نەخۆشیەکی توش بوو مزمین بێ لا نەچێ ئیتر ئەو کاتە ئەزانێ لەش ساغی چی قیمەتێکی هەیە. کە تووشی شەکەرە بووی ئەزانی لەش ساغی چی قیمەتێکی هەیە، کە تووشی زەخت بووی ئەزانی لەش ساغی چی قیمەتێکی هەیە، کە تووشی نەخۆشیەکی کوشندە بی ئەو کاتە ئەزانی لەش ساغی چی قیمەتێکی هەیە. دەی سوودی لێ وەربگرە، دەرس وەرگرە لە نەخۆشەکان، کاتێ ناڕۆی سەردانیان بکەی دەرسیان لێ وەربگرە، نەوەک غافڵ بی و ئاگات لە خۆت نەبێ. ئێمە زۆر سەیرین، ئێمە قەومێکین زۆر عەجیبین، دەرس وەرناگرین. خۆشەویستەکانم، زۆر مشکلەیەکی گەورەیە، نەوعێک لە سڕیمان توش بووە، نەوعێک لە بەنجیمان توش بوو، ئاگامان لە خۆمان نییە. هەروەها پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم وەغیناکە قەبلە فەقریک، سوود وەربگرە لە دەوڵەمەندیت لە بوونت پێش نەبوونی. ئەم دنیاە طەبیعەتی وایە، لەسەر یەک تایم ناڕۆ، بەردەوام تۆ دەوڵەمەند نیت، بەردەوام تۆ فەقیر نیت، بەڵکو جارجار فەقیری، جارجار دەوڵەمەندی، جارجار هەتە، جارجار نیتە. خوای گەورە بەوانە هەمووی تاقیمانەکاتەوە. دەی سوود وەرگرە لەو کاتانەی کە هەتە
بۆ ئەو کاتانە خڕی کە عەمەلی ساڵحی تیا بکە کە نیتە سبەی کە نەتبێ ئاخ و ئۆفەڵە کێشێژی خۆزگایە هەم بۆایە مزگەوتێکم بکردایە خۆزگایە هەم بۆایە فەرشێکم بۆ مزگەوت بکڕیایە خۆزگایە هەم بۆایە سبلتێکم بۆ مزگەوت بکڕیایە خۆزگایە هەم بۆایە ئاوا و ئاوا خزمایەتی و سڵەی خزمایەتیم پێ بەجێ بهێنایە بەس کە ڕۆیشت ئیتر سوودی نامێنی ئیتر دوای ئەوە قیمەتی نیە هەر بڵێ خۆزگا ئەو کاتەی کە هەتە سوودی لێوەربگرە بۆ ئەو کاتانەی کە نیتە زۆرێک لە ئێمە جاری وایە هەیەی بە تایبەتی لەم زروفە ئەوانەی کە هەیانە زۆر فرسەتە چاکە و چاکەکاری بکەن چونکە هەموو ڕۆژی مۆزع ناڕەحەتە بەسەر خەڵکان نایە چاوتان لە فەقیرەکان بێ چاوتان لە بێوەژن و یەتیم بێ چاوتان لەو خەڵکە هەژارە بێ چاوتان لە ماڵەکانی خوا بێ ئاوەدانی کەنەوە هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ وفراغك قبل شغلك سود وەربگرە لەو کاتانەی دەست بەتاڵە پێش ئەوەی کاتێ لێ بێتە سەرا مەجالت نەمێنێ دەست بەتاڵ نابێ ئیتر سوودی لێ وەربگرە خۆشەویستەکانم ئیسە جاری وا هەیە تۆ ئیشت نییە کاسبیت نییە دە بڕۆ بۆ مزگەوت بڕۆ لە ماڵێکی خوایە دەستکە عیبادەت دەستکە قورئان خوێندن دەستکە زکرکردن نوێژ لە دوای نوێژ چاوەڕانی نوێژەکان بکە کاتەکانت بە فیڕۆ بەسەر مەبە بەسەر ئەم جەعدە و ئەو جەعدە سوور مەخۆرەوە فرسەتە دنیا هەموو کاتی ئاوا ئینسان تایە دەست بەتاڵ نابێت جاری وا هەیە وا سەرقاڵەبی مەجالی هیچت نامێنی و هەروەها وحياتك قبل موتك سەرنجامی ئەمانە هەر هەمووی ژیانە دەی سوود لەو ژیانە وەربگرە پێش ئەوەی مردن بێتە سەرا چونکە مردن هاتە سەرا هەموو شتەکان کۆتایی پێدێ هەموو شتەکان کۆتایی پێدێ ئەو کاتە ئەسەف ئەخوازی بۆ یەک کارێکی چاکە کە بیکەی بەس تازە مەجال نامێنێ بیکەی داوا ئەکەی ئەڵێ یەک تۆز مەجالم بدەن وەکو خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی مؤمنون باسیەکە قال رب ارجعوني لعلي أعمل صالحا خوایە بەم گەڕێنەوە تا کردەوەیەکی چاکە بکەم یەک کردەوە بەڵام مەجال هەیە کەلا خوا ئەفەرمێ کەلا نەخێر إنها كلمة هو قائلها أما قسەیە کە تۆ بۆ خۆت ئەیکەی تا لە ژیانە مەجالت بوو بۆ نەتکرد